بە مەبەستی خۆئامادەکردن بۆ یاری کۆتاییانە پلەیەکەکانی کوردستان کە بڕیارە لە 22 ئەم مانگە لە نێوان هەردوو چەمچەماڵ و هەڵۆ لەسەر یاریگای چەمچەماڵ بەڕێوە بچێت. لە ئێستادا یاریزانانی یانەی چەمچەماڵ ئامادەکاریەکانیان بۆ نووسینەوەی مێژوویەک بۆ قەزاکەیان دەست پێ کردووە. کاپتن و یاریزانانی یانەکەش بۆ پەیام دەدوێن و دەڵێن مەبەست لە دەستپێکردنەوەی ڕاهێنانەکانی یانەکە بەرزکردنەوەی جامی خولی یانە پلەیەکەکانی کوردستانە. ئێمە ماوەی 5 ڕۆژە ئامادەکاریمان کردووە و لە یاریگای خۆمان ئینشەڵا چۆن سەرکەوتینە بە خولیانەکانی کوردستان هەوڵدەین یەکەم دەست بەسەرکەین و بۆی وەکو مێژوویەک بۆ شاری چەمچەماڵ بەجێ بێڵین کە ئەم جیلای یەکەم کەس بووین ئێمە یانەکە بگەێنین بە نایبی کوردستان و قەڵغانەکەش لای خۆمان بەجێ بێڵین. ئەوەی کە جێی گرینگە ئێمە ڕۆژی 22 مانگ یاریەکە لە یاریگای خۆمانە ڕاستە بێهاندەرە، بەڵام گروتونێکی باشتر چونکە لە یاریگای خۆمانە و ڕێ دوورە نابڕین. ئێمە وەک یانی وەرشی چەمچەماڵ تقریبان 3-4 ڕۆژە ئامادەکاریەکەین لەسەر سەرپەرشتی کاپتن هەرێم کەلاری هەرێم بورهان. پشتیوان بەخوای ئێمە پێنجشەم یاری کۆتایی لێرە ئەنجام دەدەین و ئامان جوان نازناوەکەی و ئینشەڵا بتوانین پرەی یەکەم بەدەست بێنین و دڵی و هاندرانە خۆشکەین و یەکەمی کوردستان ئینشەڵا ئەم 3 ڕۆژەی ماوە بە کچ ڕووپڕی ڕاهێنانەکان ئەنجام دێن و ئینشەڵا پلەی یەکەم بەدەست بێنین. ڕاهێنەری یانەی چەمچەماڵیش دەڵێت پاش ئەوەی لە کۆبوونەوەکانی ڕۆژانی ڕابردووی یەکێتی تۆپی پێی کوردستان بڕیار درا یاری کۆتایی لە نێوان هەردوو یانەی چەمچەماڵ و هەڵۆ بەڕێوە بچێت، با مەبەستی بەدەستهێنانی نازناوەکە ماوەی چەند ڕۆژێکە ئامادەکاریەکانیان دەست پێ کردووەتەوە. ناوبراو هیواخواز بوو کە لە یاری کۆتاییشدا هەندەر ئامادە بێت بۆ ئەوەی گوڕوتینی زیاتر بە یاریەکە ببەخشن. بەنسبەت ئامادەکاری ویانی چەمچەماڵەوە ئێمە سپاس بۆ خوا لە هەفتەی پێشەوە بەردەوام بووین لە مەشقەکانمان و تاوەکو ڕۆژی یاریش هەر بەردەوامە بین. ئامادەکاری یاریزانەکان پێشتریش هەر لە خولی تیپە میلیەکان و لە چەند شوێنێک هەر بەردەوام بوون لە یاریکردن، بەڵام بۆ کۆ نییە تۆ لە مەشقی بە کۆمەڵ جیاوازە وەگرەوەی کە یاریزانێک بە فەردی مەشقەکە بۆ خۆی. بۆ یاری کۆتایی ئەتوانم بڵێم ئامادەین ئینشەڵا، بۆ هیوایم بتوانین نازناوەکە بۆ یاری چەمچەماڵ و شاری چەمچەماڵ بەدەست بێنین. یاری کۆتاییانە پلەیەکەکانی کوردستان بڕیار بوو لە 22 شوباتی ئەم ساڵدا لە نێوان هەردوو یانەی چەمچەماڵ و هەڵۆ و لەسەر یاریگای چەمچەماڵ بەڕێوە بچێت، بەڵام بە چەند هۆکارێکی جیاواز یاریەکە دواخرا بۆ 12ی ئادار. دواتر و ئەو کاتیش با بیانووی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە با بڕیاری یەکێتی تۆپی پێی کوردستان یاریەکە بۆ 22 ئەم مانگە دواخرا. دوای زیاتر لە 7 مانگدا بڕان لە ئێستادا یاریزانانی یانەی چەمچەماڵ بە مەبەستی بەدەستهێنانی نازناوی یانە پلەیەکەکانی کوردستان بەردەوامن لە ئامادەکاری. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.